ناوی خی گەورە سڵاوتان لەوێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ لە خزمەتتان داین بۆ شیکردنەوەی ورد لەسەر 16 ڕۆژ تێپەڕبوون بەسەر جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران قسە لەسەرەوە دەکەین چارنووسی شەڕەکە بەرەو کوێ دەڕوات ئایا پلانی ئەمریکا و ئیسرائیل چی بوو چۆتە پێشەوە یاخودنا پلانی ئێرانیەکان و ئایا شەڕەکە ئێستا لە کۆنتترۆل دەرچووە دەتوانرێت کۆتایی پێ بهێنرێ کێ کۆتایی پێدەهێنرێ لێکەوتەکانی ئەم شەڕە چی دەبن شەڕەکە درێژخایان دەبێت یاخود کورتخایان دەبێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاکۆ شێر عومەرعەلی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان قسەی لەسەر دەکەین مامۆستا شێر بەخێر بێن سوپاسیامەدەون سوپاس دەکەین ئەگە سەرتا سەرنجی بەڕێز بزان لەسەر 16 ڕۆژ تێپەڕبوون بەسەر شەڕەکە پلانەکانی ئەمریکا و ئیسرائیل چی بوون چیان بەسەرات و پلانەکانی ئێرانیش خۆی ئەم شەڕە طبعاً لە ناو کۆشکی سپی لە ئەمریکا ینی جۆرێک لە گەردەلول و بورکانی دروست کردووە من نمەوێت قسەکانم قسەی خۆمان نەبێ سەرتاکەی دەیڤید ساکسەیە ڕاوێژکاری کۆشکی سپیە بۆ کاروباری ژیری دەست کرد دوێنێ پێری قسەی کردووە ئەڵێت کاتی ئەوەیە شەڕەکە بوەستێنرێ بۆ سەرۆک سەرکەوتن ڕاگەیەنێ چونکە ئەڵە سەر ڕای ئەوەی کە ئیسرائیل سانسۆری کردووە سۆشەڵ میدیا و شتەکان نایدەدرەوە وەزعیان زۆر خراپە و ئەگەر چەند هەفتەیەکی تر بەردەوام بێت ئیسرائیل خاپورە بێ کاریگەری ئابوووریەکانی زۆرە بێ ئەبێتە شکستێکی گەورە بۆ دۆناڵد ترامپ تەنانەت ئەگەر ئیسرائیل بکەوێتە خەتەرێکی وجودی وە ڕەنگە چەکی ئەتۆمیش بەکاربێنێ یعنی مە کەسێکە خۆی ئەمریشیە لە کۆشکی سپیەوە ڕاوێژکارە بەم نەوع بابەتەکە سەیر دەکات چونکە لە ناو کۆشکی سپیا پێشبڕکەیەکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە ئایا شەڕەکە بوەستەیە بەردەوام بێ و یەکێک لەو شتانشی کە ئەتوانێت زۆر شت بەیەمە بڵێ ئەوەیە دزەپێکردنی هەواڵ زۆرە لە کۆنگرێسەوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بەتایبەت واشنگتن پۆست وۆل ستریت جۆرنال و نیویۆرک تایمز فاینانشەل تایمز لەگەڵ کۆشکی سپی لەگەڵ پێنتاگۆن زۆربەیان ئەوانەی پێنتاگۆن ئەیانەوە وای پیشان بن ئەوان لەگەڵ ئەم شەڕە نەبوون و هۆشداریان ناوە بە ترۆمپ کە ئەگەرم شەڕە دەست پێ بکەیت ئەمە کاریگەریەکانێ بێ ئەمە وەڵامەکەی ئێرانە بێ بەتایبەت ئەوەی کە ئێستا کارتی گەورەی دەست ئێرانە دوورگەی هورمزە تەنگی هورمزەکە کێشەی قوڵی ئابووری بۆ هەموو دنیا دروستکردو نەکتەنها لە ئەمریکا لە ناو کۆشکی سپیەوە تێبڕکێ و باڵێن پێش بڕکێکی زۆر هەیە لە بینی ڕاوێژکارەکان و دابەشی دیوە ینی باڵشکی سپی ینی هەیە پشتگیریەوە کە شەڕەکە بەردەوام بێ هەیە لەگەڵ بیانە بێ هەیە بڵێن لەسەر خۆی لابەری ئاوایە دابەشبوونەکە بەڵێ ئێستا بەشێک لەوانەی کە لە کۆشکی سپین یەکێک لەو کەسانە سوزی واڵسە ئەمە ڕئیسی دیوانە یاخود بەڕێوەبەری ستافەکانێتی سەرۆکی دیوانی کۆشکی سپیە بە بەهێزترین ئافرەت لە جیهانە وەسف کراوە لەلایەن خودی دۆناڵد ترامپ و زۆر کەسی کەشەوە یەکێکە لەوانەی کە پێی وایە ئەبێ شەڕەکە بوەستێ چونکە کاریگەری ئابوووریەکانی سەر ڕای ئەوەی کە وەزارەتی وزە ئاژانسی وزە هەندێک نەوت و هەندێک ئینیان کردووە بەڵام دەستگا گەورەکان لەوانە جیپی مۆرگان دەستگا گەورە ئابوووریەکان ئەڵێن هەر شتێک بکرێ هەر سیاسەتێک بگرێتە بەر کاریگەری نابێت تەنانەت هەندێک لە شارەزایانی ئابووری لە ئەمریکا ئەڵێن ئەمە نزیکەی 10 تریلیۆن دلار لە ئابووری ئەمریکا ئاسڕێتەوە ئەم شەڕە بەم شێوەیە بەردەوام بێت چکە ئەو متمانەیە کە بە بازار هەبووە پێش ئەم شەڕە بە ئاسانی دروست نابێتەوە کاتێکی زۆری ئەوێ لەبەرەوە خودی دۆناڵد ترامپیش ئەگەر تێبینی بکەی قسەکانی و کردارەکانی وەڵامدانەوەیە بۆ ئەو فشارانەی کە لەسەرێتی و ئەو فشارانی لە ناو ڕێی گشتی ئەمریکایە هەیە چونکە زۆر کەس لەوانەی پێش زۆر لایەنگری بوون هیچ لەوانە تەکەر کارڵسنە کە ئەمە لە فۆکس نیوز بووە پێشتر لە CNN بووە و دوایی لە فۆکس نیوز دەرکرا ملیۆنیان کە سەیرێکات دوێنێ ئاشکرای کرد ئەڵێ CIA بەتەمان من بدن بە محکەمە لەبەرەوەی پێشم شەڕ لەگەڵ ئێرانەکانە پەیوەندیمە بۆ من ڕۆژنامە نووسم و لەگەڵ هەموو لایەنەکانە قساکە مجیکە لەو کەسانەی ئێستا زۆر بە ئاشکراڵێ ئەم شەڕە شەڕی ئیسرائیلە شەڕی ئەمریکانیەوە هیچ لە بەرژەوەندی ئێمەیانە بچین ئەم شەڕە بکەین بۆیە دۆناڵد ترامپ ئەگەر تێبینی بکەیت ڕۆژێکەڵەش 100% پێکاویانی بۆ منە دوێنێ ئەڵێ 100% ئامانجە سەربازیەکانمان وەتوانە سەربازانی ئێرەمان لە ناو بردووە ئێران ئەمڕۆ بۆ یەکەم جار کۆمەڵێک موشکی بەکارێنە کە پێشتر بەکاری نەهێناوە وڵاتانی کەندا و لە قەیرانێکی ئێجگار قوڵان چونکە ئەو ستاتژانەی کە هەیان بووە لە بەرنامەی پێشوونەوە باسمان کرد کە کورتی بکە
وتمان هیچ نەبێت سەیری ئەمان کەنچکە لەژێر هێرشان ینی ئەوان هێشتا وەکو ئێمە ناچنە پێشەوە لە هەندێک لە ڕووداوەکانە ئەو سێ استراتیژیان هەبوو وڵاتانی کەندا بنکەی ئەمریکای لێبێ وەکو زەمان بۆ پاراستنیان ئێستا خۆیان ئەڵێن لە ئەو وڵاتانەڵێن ئێمە بنکەکانی ئەمریکا پارێزین بۆ موشەکانی هەمانە هەرچەنە زۆربەی ئەو بنکانە بەتایبەت ئەوەی ڕادارە ئەوەی لایەنی هەواڵگریە لە ناوچووە ئەمریکا جگەلەوەی سەربازەکانی گواست و زۆربەی کەشتەکانیشی دوور خسۆتەوە سەدان و هەزاران کیلۆمەتر لە ترسی موشکی ئێرانی دوو استراتیژیان ئەوە بوو کە لەگەڵ ئیسرائیل ئیمارات هەندێک لە وڵاتانە بەحرین خۆ دەزانی ڕێکەوتن و پەیوەندی فەرمیان لەگەڵ ئیسرائیللا دروست کردەوە ئەمەش فریایان نەکەوت سێ هەمیش ئەوەی کە لەگەڵ ئێرانی شا پەیوەندیان هەر بەردەوام بێ و پەیوەندیان ئاسایی کردەوە بە تایبەتی 2019 کە لە ئارامکۆ درا دوای هەندێک درۆن ئاراستەی دوبەی کرا لە ڕێگەی چینەوە سعودی ڕێکەوتەوە لەگەڵ ئێران و باڵێزخانی بردەوە بۆ ئەوەی کە هاوسەنگیەک ڕاگرن نەبنە ئامانج ئێستا نازانن چۆن لی دەرچن ئەو زیانانەشی کە کراوە بە ئاسانی دروست نابێتەوە لەبەرەوە لە ڕووی سەربازیەوە سەیریکەی بەڵێ ئەمریکا تەکنۆلۆژیای سەربازی زۆرە ئەوەیە بەڵام لە ڕووی سیاسیەوە ئێستا بۆ دەرگایە کە گەڕێ ئەمریکا بۆی شەڕەکە ڕاگرێ بەڵێ دێمە خزمەت لەسەرەوە بەس وەکو باڵاستی وڵاتانی عەرەبیت کرد ئێستا ئاسایشینەتەوەی ئەوان استراتیژی ئاسایشین تۆیان بەتەواتی فەشەلی هێنا لە جەنگە ئەوەی کە پشتی پێبەسوو بە ئەمریکا کۆتایی هات ئەم بنکانی ئەمریکا لەکەیەوە دروستکرا لەنەوە یەکەوە ئەو کاتە جۆری هەڕەشەکە جیاواز بوو کە سەدام کۆیتی داگیر کرد هەنیان برد بۆ ئەمریکا و سەربازانی ئەمریکامانەوە بۆنە لە قەتەر گەورەترین بنکەی سەربازی ئەمریکا دانرا لە بەحرین گەورەترین بنکەی دەریایی ئەمریکا دانرا و فەرماندەی ناوەندی ئەمریکا کە یەکێکە لە گرنگترین فەرماندەکانی ئەمریکا کە جیهانی دابش کرۆ بە چەند فەرماندەییەکە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەبەرەوە ئێستا ئەو بنکانە زۆربیان زیان نیوان پێگەشتووە ناتوانن ینی بەکاری بێنن و ئێران لە 1991 و 2003 دەرسی وەرگرتووە شێوازی شەڕی ئێران استراتیژی ئێران زیاتر سیاسی و ئابووریە تا ئەوەی کە سەربازی ڕوود بێت چکە ئەزانن ناتوانن ڕوبەڕووی ئەمریکا ببنەوە لە شەڕێکی مەیدانیە ئاسان نیە ئەمریکا دیارە توانە سەربازەکانی زۆر گەورەترین وڵاتە بەڵام هەموو خاڵە زۆعفەکانی ئەمریکا لەم شەڕەیە دەرکەوت لەبەرەوەی ئێران شەڕێکی نابەرامبەرەکە ئێران شەڕی سیاسی و ئابووریەکە منی چەکی ئابووری ئێستا بۆ ئێران چەکێکی بەهێزە زۆر چکە قەیرانەکە قەیرانێکی هورموز نییە ئاستە جیهانیەکەش بڵێن بەڵێ قەیرانە ئابووریەکە نەک هەر ئەمریکا ئەنیسە بۆ نمونە ئەوەی کە زیانەکە لە ئەمریکا خەڵکی ئاسایی زیانەکە کۆمپانیەکانی ئەمریکا لە بەرەوەی کۆمپانیای نەوتی زۆرە و بەشێکیشی لەوانن کە تێچووی زۆرە ئەوەی کە خۆیان پێڵن فراکینگ ئێستا لەم فاینانشال تایمز دوێنێ نووسیوێتی 63 ملیارد دلار قازانجیان کردو لەم 15 ڕۆژەیە لەوهی بەرزبوونەوەی نرخینەوتەوە باڵە پێشتر نەوتیان کڕی بوو مەبەسێ نا کۆمپانیەکانیان کە نەوتە فرۆشن ئەمریکا کەرتی تایبەت نەوتی زۆرە ئەو ئەمریکا ینی کۆمپانیەکان قازانجیان کردووە خەڵکی ئاسایی زیانەکانی کە بەنزین گرانە بێ کە پێداویستیەکانی خواردن گرانە بێت کە هەمووی پەیوەندی بە سوتەمەنیەوە هەیە هاوڵاتی ئەوە زیانەکە ئەمریکا هەوڵیها بە چەند ڕێگەیەک کە نرخی نەوت کەم کات وێکیانەوە بوو دۆناڵد ترامپی شەڕەکە بەم زۆر کۆتایی دێت بەڵام دوای دەرکەوت ئەمە تەنها قسەیە یەشی ئەوەی کە ئەمریکا و زۆرێک لە وڵاتانی تر لە ڕێگەی ئاژانسی وزەی نێودەوڵەتیەوە هەموو ئەم وڵاتانە یەدەگی استراتیژیان هەیە نوتیان هەیە هەڵیان گرتووە بۆ دۆخی قەیران ئەمریکا خۆی 200 میلیۆن بخاتە بازاڕەوە بەڵام ئەم نەوتە هیچ کاریگەری نابێ لەبەرەوەی یەکەم ڕێژەکەی کەمە ئەگەر بە ڕۆژانە حسابێکی تۆ ڕۆژی 20 میلیۆن بەرمیل نەوت لە کەنداوی و فارسەوە ڕۆشتەوە بۆ جیهان یەکەم کەمە ڕێژەکەی دووەم ئەدرێ بە کۆمپانیەکانی فرۆشنەوە بە نرخێکی زۆر بە خەڵک دوایی کە نەوت دابەزی ئەم کۆمپانیان نەوتەکە ئەگەڕێنەوە بۆ حکوومەتی ئەمریشی ینی ئەوەی کە خوان پێڵێن کۆپەرێشن کۆمپانیا زەبەلاحەکان هەموو قازانجەکەن بەس خەڵکی ئاسایی زیانەکە لە بەریتانیا دوێنێ من گوێم لێ بوو هاوڵاتیەک ئەڵێ من بۆ پێداویستی نەوت و گەرمکردنەوە 350 پاوەنم پێویست بوو ئێستا 850 باشە ئەشلێن تا ڕۆژی ئەگار ڕەنگە بەرسر بێتەوە بەرزش بێتەوە ئەبێ ئەو زیادەش بێ لە ناتوانم بیام چکە لێوێ خەڵکی ئاسایی زۆربەی بە سەعاتی ئیشەکات یانین داهاتەکەی زۆر سنووردارە ئەمە لەسەر وڵاتانی ئەوروپاش دەرکەوتووە بڵین ئەوروپا دووجار لە شۆکایە چکە هێشتا شۆکی ئەوەی رووسیا بەرینەیەوە ئۆکرانیا چکە ئێستا ڕاوێژکاری ئەڵمانیا مێرسە کە ترۆم بڕیاری دا ڕێگە بات رووسیا نەوت بفرۆشێ رووسیا ئێستا
ڕۆژانە 150 ملیۆن دلار زیاتری دەسەکەوێت چکە پێشتر نەوتەکەی ئابلۆقەی لەسەر بوو ئەی بردە دەریا جۆرێک لە جۆرەکان بن داشکاندنەوەی فرۆشت وەکوی هەرێمی کوردستان ماوەیەک نوتی خۆمان لەم کەشتێکرا ئەو کەشتە لە دەریای و هەرزانە فرۆشرا ئێستا توانێت بە ئاشکرا بیفرۆشێ لانی کەم بۆ مانگێک وەزارەتی خەزانەی ئەمریکا ئابلۆقەکەی لەسەر لا بردووە ئەوەی سوودمەندە رووسایە و ڕاوێژکاری ئەڵمانیوتی ئێمە تووشی شۆک بووین کە ئەمە ڕوویەوە چکە شەڕی ئەوروپا بە پلەیەکەم لەگەڵ رووسایە هەرچەنە پوتن دوێنێ قسەی کردوتی ئەمریکا سەرکەوتوو لە بوولەوەی کێشە بخاتە نێوان ئێمە و ئەوروپیەکانەوە و تووشی و قەیرانەمان بکە هەمووی بەرنامەی ئەمریکا ئێستا ئەوروپیەکان هەم لە زەنگی ئۆکرانیا زیانەکەڵەوەی ئێرانیش دوولایانەیە چونکە ئەوان کە ئابلوقە خراە سەر نەوت و غازی رووسیا کە خۆتە زانیت ئەوروپا بە تایبەت ئابوورە گەورەکانی لەوانی بۆ ئەڵمانیا پشتیان بە رووسیا بەست بوو بۆری نۆردستریم هەبوو لێوەن بەڵێ دوای غازە بۆرێکی تر هەبوو نۆردستریمی دووەمەوەیان هەر تەقانەوە دەرکەوت کە بایدن لە دەمی دەرچوو ئەوان بوون دەستگاکانی ئەمریکا بوون دوایی کە گەڕان بۆ بەدیل هاتن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قەتەر و لە بۆ ئیمارات و لە بەشێک لە وڵاتانە بەدیلی نەوت و غازی ئەویان پیا کرد ئێستا ئەم بەدیلەش کێشەی تێکەوتۆ ناگاتە دەستیان و هندستان کۆریای باشوور یابان هندستان سا 50 وزەی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە بۆ ئەچێ یابان نزیکەی سا 7 کۆریای باشوور نزیکی 65 ئەمانە هەموو ئەو پەیمانی ئەمریکان ئەمریکا پرسی بە کەس یاد نەکردووە بۆیە کە تۆ ئەبینیت سەرۆکوەزیرانی هندستان مۆدی تەلەفۆن ئەکات بۆ سەرۆکی ئێران بۆ ئەوە بوو کە ڕێگەیان بن هەندێک غاز بگات ئەوە بوو ڕێگەیاندا هەندێک کەشتی بڕوە ئێران شەڕێکی سایکۆلۆجیەکە من لە هەموو بەرنامەکان ناوتومە کە هورمز دانەخراوە مین ڕێژیش نەکراوە ئێران بەس بۆ قسەیە چونکە بازار ئابووری پێویستی بە دڵنیاییە نادڵنیایی دروست کرد بۆ نادڵنیاییکی استراتیژیشی دروست کرد لە هەندێک لە کۆگاکانی نەوتیە لە ئەمڕۆ بە پێمایەوەی ئیماراتی کرا ئامانج پێشتر ئەوەی بەحرینی کردە ئامانج و ئەم کەشتیانە هەمووی جگەلەوەی نرخێکی زۆریان هەیە وەزەبەلاحن هەم کەشتێکە هەم ئەو تاقمانی لە کەشتێکەیان دایان و سەدان و هەزاران کەسە هەمووی بە تەمینات لەلایەن شەریکات و بانکە گەورەکانی دنیاوە ئەکرێت کە ترس هەبێ ناچن یعنی ئێستا بەشێکیان کە ناچن سەرۆشی ئەمریکا ترامپ ستراتیژیەکەی چی بوو یەکەم جار وتی دایخەن واکەم و لێتانەیە وتیان کاکە دا نەخراوە بەڵام ئێمە ڕێگە نادەین ئەوەی کە دژی ئێمە شەڕەکە بە تایبەت ئەمریکا و ئیسرائیل کەشتیان بڕوە دوای هات وتی من هێزی دەریایی ئەنێرم دوای ستافەکەی پیان کاکە ئەمە عملی نییە چکە هەم شوێنەکە لە ڕووی جیۆپۆلیتیکی و ئاسان نییە هەم ئێران احتیمالی هەیە سەرچاوی وزەی ناوچەکە بکاتە ئامانج ئەگەر لە نەوتی وڵاتانی کەندا و بدرێتەوە بە هەر هوروز کراوە بێ کە نەوت نەبێ بۆ گواستنەوە خۆ ئەم کێڵگانە بە شەو ڕۆژێک دروست ناکرێنەوە دوای هات لە دورگەی خارکی ئێرانیە بەتایبەت بەشە سەربازەکەی چونکە ئێرانەکان هۆشداریان ناوتیان لە نەوتمان بدرێت لە نەوتی خەلیجین لە کارەبامان بدرێ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاریکەکەین وت پیشانیشان ناوە کە ئەتوانن ئێستا ترامپ هاتووە بۆ وڵاتانی کە تا دوێنێ پێویستم پێتانی لێ وەرن یارمەتیمان بن بە یەکەوە بیکەینەوە جاوە دەکرێت هیچ وڵاتێکە مجازەفەیە ناکات سەربازی بنێرنە وڵاتانە چونکە داوای دەکردنەوە چینە کۆریای باشوورە فەڕەنسایە بەریتانیا داوای دەکردی کەشتی بنێرن ئەوان دەینێرن زۆربیان تا سەڕەتیان کردەوە ئەوەی کە من فریاکەوتوم و بینیمە لە هەواڵەکانە ژاپۆن و زۆرێک لە وڵاتانە و توانە ناتوانین چونکە عملی نییە خۆ ئەگەر وەکو میسە پێم وتی کەشتێ سەربازەکانی ئەمریکا هزاران کیلومتر دوور کەوتونەتەوە لە کەندای ترامپ خۆی دە لە خۆی دەریایی ئێرانیە ناوبردووەیە بۆ ناتوانێت ئەو دوورگەی کۆنتترۆلکەن یاوە وتی دوورگەی خارک بەشە سەربازەکان بە تەواوەتی لە ناو بردووە ئەی بۆ ناتوانن ئەو ڕێڕەوە ئاوی کۆنتترۆل بکەن ینی لەست ئێران دەری بێنن خۆی ئەوەی کاڵێن کەشتەکان ئێران هێزی دەریایی بۆ ناوچەکە گرنگ بوو بۆ کەندای فارس گرنگ بوو بەڵام هێزێکی دەریایی وا گەورە نەبووە کە ترامپ ئەیڵێ هەرچەنە تاوانی جەنگیش بوو بەشیش یانی ئێستا یەکێک لەو کەشتیانی کە نقم کرا خوێنکار بوون چون بۆ هندستان بە داوەتی هندستان لە گەڕانەوەیە ئەمە هەندێکان دانیان پیانە ئەڵێن ئێمە لە بەرەوەی ڕێکەوتنی ئەمنی نوێمان هەیە لەگەڵ ئیسرائیل ئەو ماوەی پێشوو مۆدی لێوە بوو بە ئیسرائیلەکان ماوەتەوە لە دەریای لە ئاوی هندستان دەرچوون چونەتە ئاوی نێودەوڵەتیەوە باشە ینی کە کرانە ئامانج ئەمە تاوانە بە تایبەتی ئێستا کۆمەڵێک دەستگای قانونی هەیە لە ئەمریکا دوێنێ بۆ پیت هێکسس کە وەزیری جەنگە
وەزارەتی دیفاع نەماوەیسە بۆ وەزیری جەنگ بۆیان نووسیوە ئەو قسانەی تو ئەیکەی لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکان تاوانی جەنگن چونکە لە ئەمریکا جگەل لە ڕێکەوتنامەی ڤیەنا و کۆمەڵە ڕێکەوتنامەی نێودوڵەتی هەیە لە دوای دووەم جەنگی جیهانیەوە کە جەنگ چۆن بەڕێوە ببرێ لەسەر ئەو بنەمایە ناتەنیاهو کە ئێستا ئەمری گرتنی هەیە لەگەڵ بەشێک لە ئیسرائیلەکانی کە چونکە ئەو ڕێکەوتنامانیان پێشێت لە غەزە لەوەی کە ئەمە دەنیەکانیان کرد ئامانج بۆنەوە و قسەکانی خۆشیان بوو بەڵگە لە سەر بۆ ناتوان کۆنتترۆلی کەن چکە دڵێ هیچ دەریایەکە نەماوە بۆ ناتوان کۆنتترۆلی کەن ناتوانن لەبەرەوە دووسێ هۆکاری سەرشی هەیە پێشە مشتە شوێنەکە زۆر تەنگە ینی ڕاستە چەند کیلۆمەترێکە بەڵام هەم ئاوەکەی تەنکە ئەو قۆنا ئەو شوێنەکە هەیە ئەوەی کە لە بەردەستمانایە هەمیش دوو ساید هەیە بۆ پەڕینەوە لێ مەسافەیەکی زۆر زۆر کەمە ینی ئێران نەتوانێت وەکوتم تا ئێستا دای نەخستووە ینی ئەمڕۆ عەباس عێراقچی چاوپێکەوتنی هەبوو لەگەڵ کەناڵە ئەمریکیەکانە ئەوە شتێکە لەو بەڵگانەی کە ڕێی ئەمریکا دابش بووە لە شەڕەکانی ڕابردووە قەت دەرفەتیان نەعدا بە وەزیری هیچ وڵاتێکە ئەمریکا لە شەڕ بوو لە کاتی شەڕا بێ قسە بکە ئێستا ڕۆژنی عەباس عێراقچی داوەت نەکەن بۆ قسەکە لە کەناڵەکانی ئەمریکا باڵێ باش بەس وتیان ئێستا ئەمان جگە لە بڵێن گەروی هەموس هەندێک دوورگە کە هی ئیمارات بوو بێ وەری بەگرنەوە ئیمارات و ئەمریکا یاخود دەتوانن یاخود دوورگەی خارک کە لەوێنەوەتی ئێران هەنار دەکرێت دەتوانن دەستی بەسەردا بگرن ناتوانن بە بڕای من یەکەم دووەمیش ترامپ ئێستا بۆ دەرەچەیە کە گەڕێ بۆ دەرچوون لەم شەڕە بدوایەوەدا دەکرێت بەڵام چونکە ئامانجە سیاسیەکانی ڕوون نین و لە ڕۆژ یەکەمەوە توێتی ئەبێ بتەسلیم بن بەبێ مەرج ئەبێ ئەم حکوومەتە بگۆڕێ سە بۆ نمونە ئەوتی ئەبێ ڕابەر من داینە و ناشبێ مجتەبا خامنەیی بێ ئێران ڕێک پێچەوانەی ئەو مجتەبایان هەڵبشار بدایان ناوە ینی ئامانجە سیاسەکانی ڕوون نییە بەشێک لەوەی ئەوروپیەکان لەگەڵی نین ئەڵێن ترامپ خۆشی نازانێت چیەکە ینی ئەم شەڕێکە دەستی پێکردووە شەڕێکی وا گەورە عادەتەن هەموو وەزارەت و دامەزراوە گرنگەکان هاوپەیمانەکانی ئەمریکا بەشێکن لە گفتوگۆ بڕیارەکە ترامپ خۆی ئەوەی کە بڵاو کراوەتەوە لە ناو دەستگاکانی ئەمریکایە مارکۆ ڕۆبیۆ پیت هێکسست کە مارکۆ ڕۆبیۆ هەر وەزیری خارجی نیە ڕاوێژکاری ئەمنی قەومیشە لەگەڵ ئیسرائیلەکان ئەم 4-5 کەسە دیجی ڤانس جێگرەکەی ئەم 4-5 کەسە ئاگیان لە بڕیاری شەڕەکە هەبوو و چاوەڕێیان کردووە لە هێرشی یەکەمە زەربەیەکی وە ئاوەشێنن کە ئێران تەسلیم هەبێت بە تایبەتی دوای ئەوەی ڤەنزوێلا ئێستا هەمووانەی نزیکی ترامپن دانی پیانن ئەڵێن جۆرێک لە مەستبوونی پێوە دیار بوو چونکە ئەوەی شتێکی سیر بوو سەرۆکی وڵاتێکی هێنا بەبێەوەی هیچ ئەمریکیەک بکوژرێت یان ڕاستە هەندێک برینداروشت هەبوو ئەمە وای لێ کرد پێی وابێ ئەتوانێت ئەمەش بکە دوای ئەمە بچێتە سەر کوبا ئێتر ئەوەی کە چەندین ساڵە کۆمەڵێک وڵات هەن ڕوبەڕووی ئەمریکا وەستانەوە هەمویان لەناوبەرێ بەڵام لە ڕووی سیاسیەوە لە شکستێکایەوە پێشم وایە هەتا زیاتر بخایەنێت بۆ ئەمریکا زیانی زیاترە بەڵێ ئەی بۆ ئیسرائیل ئیسایی زامانجێکیان هاتە دی ڕاست بڵێن وەکو بەڕێزوت ژێرخانی سەربازی ئێران زیانی بەرکەوتووە لەو دەریایە و زیانیان بەرکەوتووە ئابوووریەکەیان ئاسمانیان لەدەستداوە وەکو ئاسمان بەس چیان دەستکەوتەوە بۆ نمونە ئیسرائیل و ئیسرائیلیش خۆی ئەم پرسیارە زۆر گرنگ ئەم شەڕی ئیسرائیلە ینی هەموو کۆنگرسمانەکانی ئەمریکا خوانەڵێن شەڕی ئیسرائیلە بەڵێ مارکۆ ڕۆبی وەزیری خارجی دانی پیانە دیڤید پەترایۆس کە فەرماندەی هێزەکانی عێراق بوو لێرە دوایش لە ئەفغانستان دوای بەڕێوەبەری CIA بوو دانی پیانە دوێنێ لە یەکێک لە کۆڕ و سمینارەکانیە کە ئیسرائیل بسوێتی لە ئێران با و دوایش ئێمە تقریبا دوای بڕیاری ئیسرائیل کەوتووی ئەم پرسیارە گرنگە تۆزێک لەسەریەوەست ئیسرائیل لە 1940 کە دروست بوو شەڕی کرد لەگەڵ وڵاتانی عەرەبیە پیان وا بوو ئیتر ئەمنیەتی ئیسرائیل تەواو دامەزراوە دوای شەڕی کەنداوی 1956 بەسەرهات کە بە زەختی ئەمریکا کشانەوە لەگەڵ فەڕەنسا و بەریتانیا و ئیسرائیل ئەم سیانە موامەرەیان کرد کە ئیسرائیل بچێت پەلامار بە دوای فەڕەنسا و بەریتانیا بە بیانووی کەنداوی سوێز لە مەترسیایە دوای کەنداوی سوێز خۆماڵێکە لەلایەن جەمال عەبدولناسرەوە بچنە شەڕەکەەوە ئەوە بوو سۆڤێت هاتنە سەر خەت هەڕەشیان کرد ئەمریکا کشانی ینی بە بەریتانیان وت ئابوووریەکەیانە ڕووخا بە پێ پشتیوانی نەخەرستانەیە نە ئەوواکە دوایی شەڕی 1970 کرد لە 6 ڕۆژە میسر و ئوردن و سووریان شکست پێهێنا تۆ کاڵی جۆلان بەشێکە ئێستا لە ئیسرائیلی 1970 ئەو کاتە دەستیان بەسەر غەزە و قودس و ئەم شوێنانە هیچی بەدەست ئیسرائیلەوە نەبوو زفەی غەربی بەشی ڕۆژا هەموو ئەو کاتە بەشێکی بەدەست غەزە و ئەو ناوچەیە بەدەست میسرەوە بوو و قودس و ئانش بەدەستی ئوردونەوە بوو
پێیان وا بوو ئەمەی تر سەرکەوتنە مەستی سەرکەوتن بوون کەیتر ئیسرائیل تەواو ئەمنیەتی زەمانە 73 بە دووە هات 73 پێشەوەی ڕووبات کە سادات هێرشی کرد لەگەڵ میسر بەڵێ لەگەڵ حافظە سەدا سادات زۆر قسەیەک لەسەر تەلەڤیزیۆن وا ئەکەین گاڵتەیان پێ هات ڕێگۆکو 7 ئۆکتۆبەر کە ینی حاسنوار و سەرکردەکانی تر ئەیانوت ئەگەر ئەم بابەتە بە سیاسی چارەسەر نەکرێ و قەزەی فەلەستین وەلا بخێ ئێمە پەلامارەین 73 دوای هاتن لەگەڵ میسر و لەگەڵ ئوردن ڕێککەوتن بەتایبەت کام دەیڤد 79 لەگەڵ میسرا کە میسر گەورەترین ڕکابەر و دژمنی بوو لە ڕووی جوگرافیا و لە ینی میسر و کاتە پێی ئەوترا سنتری جیهانی عەربی بوو میسر بەرەو شوێ بڕات جیهانی عەربی بووێڕە دوایی کە ئەم ڕێککەوت نەکرا سەدام ویستی ئەو دەورە ببینە بێ بەسەرکردەی جیهانی عەربی ئەوە بوو بە کۆیت و بۆ کارەساتی بەسەر عێراق و ئێمە شاهێنا کۆتایی هات دوایی هاتن ڕێکەوتنامەی ئۆسلۆ کرا کە بە ئاشتی کە ئەمە ناتەنیاهوو بە بەڵگە بە ڤیددیۆ هەیە ئەڵێ من خۆم ئەو ڕێکەوتنم نەمهێش جێبەجێ بکرێ و ئەمریکا ژیش نییە ئەڵێ ئەمریکا خۆم بازانێت توانم چۆنم بێ بۆنەوە ئەمان دنیا بە هەر قسە بکە باشە هەتا 7 ئۆکتۆبەر نەیتوانی و ئەمنیەتی خۆی زەمانکە ئەوی ئێستا چۆن تڕاپ هەندێک جار لە وەهمەژین ناتەنیاهوو ئەو ڕۆژە وتاری یاوە ئەڵێ ئێستا ئیسرائیل نەک زلهێزی مەنتیقەی زلهێزی عالەمە لەو تارەکە یاوایوت تاوان ئەمە وڵاتانی عەربی زۆر ترسانەوە چونکە ئەڵێن ناتوانانی لەگەڵ ئیسرائیلە هەڵکەی ئەم تیمەشی جرد کوشنەر لەگەڵ ویتکۆف کە هەردووشیان هیچ لە دانوستان نازانن ینی زاوێنن بە پلەی یەکەم ئەین جرد کوشنر جاری پێشوو بەس لەکەی ترام بەڵێ جاری پێشوو بەس لە سعودی 2 ملیاری وەرگرت ئێستا دوێنێ نیویۆرک تایمز وڵێکی بڵاوکوت ئەڵێ لە پاڵ ئەم شتانەیە خەریکی کۆکردنەوەی فەندڕیزینگە بۆ 5 ملیار دلاری تر جا ئێستا کۆی تێکان و ئەوانەی وڵاتانی خەلیجەڵێن ئەم هەموو ملیار دلارەمان ناوە نەمانتوانی ئاسایشمان بکڕینە بەرەو ئەبێ بێ لە استراتژیکی کە بکەینەوە لەوانە عەبدوڵڵا نوفیسی کە کەسێکی زۆر کاریگەرە سیاسی و ینی کۆیتیە دوێنێ لە جەزیرە چاپێکن دوور درێژی هەبوو لەسەرەوەی کە ئەم شەڕەت چییە و ئەبێ و ئەوان چی بکەن ینی وەکو وتم ئەو پایانەی استراتژیانەی کە هەبوو بۆ ئەمنیەتی ئیسرائیل شکستی هێنا بەس شەڕەکە شەڕی ناتەنیاهوو شەڕ ناوەستێنێت چونکە ئەمڕۆ شەڕ بۆ سێنێ بەیانی زیندانیەکرێت لەسەرەوەیە بەڵێ 100% و هەموو ئەمە ترامپ خۆی بڵاوی کرێەوە لە گەڵ باراک ڕەڤید ڕۆژنامە نووسە لە ئەکسیۆس باسی کرد زەختێکی زۆرەکە لە سەرۆکی ئیسرائیل کە لێبوردنی بۆ دەرکە سەرۆکی ئیسرائیل لە کاکە من ناتوانم لێبوردنی بۆ دەرکەم چونکە میکانیزمی خۆی هەیە دادگای خوارەوە هەیە ئەبێ بەڵگە بێتە بەردەستم قانون هەیە باشە بەس ئێستا بڵین سیستەمی بەرگری ئیسرائیل ماندوو بووە یاخود کاریگەریەکی هەیە لەسەر ژیانی خەڵک لە پەناگەکان یاخۆ سە ژیان ئاساییە لەوێ نا زیانێکی زۆر من ئەوەی دەیڤد بۆیە قسەکانم باشکە هەندێک جار کە ئێمە شتێکەڵێن وا تەفسیرەکرێت ئەمە لایەنگریە ئێمە ئەرکمانە پێچوانی هەندێک دەستگای ڕاگەاندن و من خۆشم پێچوانی هەندێک کەس کە لە ڕۆژی یەکەم پاری هەروایان کرد 12 ڕۆژەکە کەونە هەلهەلە جارێ جەنگ هەر شتێکی خراپە نابێ ئینسان پێی خۆش بە جەنگی کە بێ خەڵکی مەدەنیتی ئاگوژێر لەم جەنگەشا دژی ئێران یەکەم ڕۆژ لە مەکتەبێکیان دەیان کچی مناڵیان کوشت نازانم ینی چی هینێکی ئیسرائیلە کە ئەوە بەستی کردوون دەرونی خەڵکیان تێگاوە چونکە تەحلیلی هەڵایە ینی شتی ڕێی شەخسی ئەڵێن ئێمە لێرە هەوڵە دەین شیکارێکی زانستی بکەین ینی ئەکتەرەکان کێن فاکتەرەکان کێن لە ڕووی سیاسی جیۆپۆلیتیکی سیستەمی نێودەوڵەتی چۆنە نەتیجەیە کە بێ و ئەوەشی تا ئێستا وتراوە کە ئەمریکا سەرکەوتو نابێ دەرکەوت هەروایە هەر بەردەوامە شەڕەکە بەڵگەی ئەوەیە بەڵێ بەس ئێستا سیستەمی بەرگری ئیسرائیل ژیانی ئەو قسانەی دەیڤد ساکس بۆیە بەوە دەسم پێ باشە ئەڵێ ئیسرائیل چەند هەفتەیەکی ومانێکی ئەم شەڕە بەردەوام ئیسرائیل خاپورە بێ ئەگەر بەردەوام شەڕەکە بەڵێ وشەی دیستراکشن بەکارێنێ بە ئینگلیزیکە قسەکە خۆی ڕاوێژکارە لە کۆشکی سپیە باشە ئێتر خۆ کەسێک کە لە ناو بازنی بڕیارایە یاخود لە ناو کۆشکی سپیایە ئەم قسەیە بکە کە ئەمانش کە لە ئیدارەکەی ترامپان زۆر بەیان 100% بەشێکن لە لۆبی ئیسرائیلی بەشێکی زۆریان هەر بە ئەسڵ جوولەکەن خۆیان جرد کوشنەر وایە بۆ نمونە ویتکۆف وایە زۆرێک لەوانەی کە لە ئیدارەکەی ترامپان وان بۆیە بەس ئیسرائیل سانسۆری دروست کردووە ئەو لە قسەکانیشی ئەڵێ بەهۆی ئەو سانسۆرەوە ئێمە نازانین بەڵام وەسیان زۆر خراپ بەس ئێستا بڵێن بەری حیزبوڵاش کراوەتەوە کاریگەری هەبێ لەسەر شەڕەکە یاخود ئەویش وەکو غەزە جەنگێکی درێژخیان نییە لە بەردەم ئیسرائیلدا
جا ئەوەی حەماس ئەوەی حزب الله کێشێکی گەورەی دروست کردو بۆ ناتەنیاهو چونکە ناتەنیاهو چۆن ئێستا لەوەی ئێرانە ئێستا لەوەی ئێرانەڵەن لە 6,000 ئامانجمان ناوە ئەوەندە هزار بۆ نمونە سەکۆی موشکیمان لە نابردو پاریش هەروای وت بۆ ئەمەی حزب الله خۆت بیرتە لە هەموو قسەکانی ئێمە حزب اللهمان لە ناو برد سەرکردەکانمان لە ناو برد و بەڕاستی کە لێشی ور دەبیتەوە لە حەسەن نەسڕڵڵاوە بۆ فەرماندەکانی تر کە بکرانە ئامانج ئەوەی پەیجەرەکە 3-4 کەسی دەست و چاویان لەدەستدا لەوەیە ڕۆژی دوای ئەوە بە تۆکیوەکی و ئەو موشەکە زۆرانی کە ناوێتی بە باشووری لوبناان و بەروتی وێران کردووە ئەنی ئیسە ملیۆنێک کەس زیاتر ئاوارەیە بۆ نمونە لە مەکتەبەکانە ئەیبینیت لە تەلەڤیزیۆن کاغەزە سووتێنن وەکو کۆڕەوەکەی خۆمانی لێ هاتووە وەکوونەوەیکی لێ هاتووە بەڵام ئێستا حزب الله شەڕیشەکە لێشان نەکوژێ موشکی شەهاوێشێ لەبەرەوە ئێستا ڕێی گشتی داوای وەڵامەکەن لە ناتنی وەڵەن تۆ پێت وتین ڕەشی حزب الله نەماوە بەڵام دەرکەوت حزب الله ئەو ماوەیە خۆی ڕێکخستۆتەوە بەڵێ چونکە شەڕەکە شەڕێکی گەریلاییە شەڕی پارتیزانێ شەڕی نابەرامبەرە لە شەڕی نابەرامبەرە تۆ هەزاران موشک هەبێ هەزاران فڕۆکەت هەبێت تەسیری نییە باشە بەس پێشتر ئێمە بڵین سەبارەت بە داهاتووی جەنگەکە دەڵێ ئیسرائیل بڵین نەتەنیا خۆی شەڕ درێژخایانی دەوێت بەڵێ بەڵام دوێنێ کورتخایانی دەوێت بۆ دەرەوێ دەگەن ئەنجامی شەڕ و ئایا ئەو شەڕە ئەمریکا و ئیسرائیل دەستیان پێکرد ئێستا لە کۆنتڕۆڵ دەرچووە ینی ئەوان کۆتایی پێبێنن قسەیەکی مایک تایسن هەیە و بۆکسەرێکی بەناوبانگە خۆتە زانی حتمما ناویستوە ئەڵێت هەر پلانێکی هەبێ کە یەکەم بۆکسیاندا بە ناودەم تا بلانەکە تێکەچی مۆڵتکە هەیە یەکێکە لە ژەنراڵەکانی سەردەمی ئۆتۆ ڤۆن بسمارک لە ئەڵمانیا کە ئەڵمانیان یەک خستەوە و لەو شەڕانی کە لەگەڵ فەڕەنسیەکان کرا لەگەڵ نەمسای ئەو کاتە کرا لەگەڵ دانیمارکیەکان ئەم فەرمان دەبوو ئەڵێ هەر پلانێکی هەبێت لە یەکەم بەرکەوتنی شەڕا پلانەکە تێکەچی پلانەکەی ئەمریکا و ئیسرائیل ئەوە بوو کە بە قووەتێکی وا لە ئێران هەیەن ئێران تووشی شڵەژانە بێ سیستەمەکەی ینی نمونەیەک تێمێ ئەو ڕۆژەی کە ڕۆژی قودس بوو لاریجانی عێراقچی سەرۆکی دەستگای دادوەری کە ناوەکەی مەستەبیر نییە هەموو لە بازاڕە پیاسیانەژەی بەڵێ لەو کاتەیە وەزیری جەنگی ئەمریکا کۆنگری ڕۆژنامەوانی هەبوو ئەیوت سەرکردەکانی ئێران هەموو خۆیان شاردۆتە لەژێر ئەرزال لە ترسا و ئەموو ئەوە ینی لەو ساتەیە باشە کە ئەمە بوو بە هۆکارێک بۆی کە قسەکانی بە دروا بکەوێت و یەکسەر هاتن ئەویان دەرکرد کە ئێمە پاداشتین بۆ کەسانەی پێمان بڵێن ئەمانە لە شوێن جا کەسێک نووسیبی ئایا وە حسابە پێتان بڵێم لەسەر جادە پیاسەکە لە داران ینی بۆی ئەڵێن پلانێکی جێگریان نییە وەڵامدانەوەی ئەمانێ ئەمە ئیسرائیل بە درێژخان ئێستا ئیسرائیل درێژخانی دەوێت یاخود ئەم ئیسرائیل بەبێ ئەمریکا ناتوانێت بەردەوام بێ بەبێ ئەمریکا بەڵێ چونکە دوێنێ وڵسی جەنەڵ بڵاوی کردوتەوە کەرەستەی موشەکیان نەماوە بۆ دژە موشەکانی ئێران کەم بۆتەوە وەکو وڵاتانی کەنداو بڵێ وەکو ئەمریکا خۆی چونکە سێشت ئەوە کاریگەری هەیە بۆ ئەوە ئەمریکا لە قەتەر و لە بەحرین دەستگای ڕاداری هەبوو لە سعودی هەیبوو کە موشەکەکە هەڵە درا یەکسەر پێیان نەزانی بۆ یەکە گەربیری بێت لە شەڕە سەرەتا ئەم شەڕە شەڕی پاریشە لەگەڵ هەڵدانی موشەکانە لە ئیسرائیل یانوت ئەوە موشک بەڕێوەیە ئێستا کە ئەم ڕادارانە زۆربەی کراوەتە ئامانج سیستەمی ثاد و ئەوانی دیکە دقەیەک 2 دقە کاتیان هەیە ینی حتا وەزارەتی بەرگری ئیسرائیل IDF وتی ئێمە زمانی ئەوە نادەین کە لە مەولا ئەگەدارتان کەینەوە پێشوەختە کە موشک کەچە نەگات دوام ئەو سیستەمەی دژە موشکیانە سنووردارن خۆ یەکێک لەو شتانی وڵاتانی عەربی زۆر تووڕە کردووە هەموو ئەم سیستەمانە براون بۆ ئیسرائیل بە تایبەت پاتریۆت و ثاد هەرچەند پاتریۆت لە 5 پێکێت ینی کاتی خۆی لە شەڕی نەوەیەکی زۆر بەکارهێنا ئێستا بە دۆکیومنتەری هەیە کە نایپێکێت کە سیستەمەکەی بۆ ئەم موشکانە نابێت زۆر کۆنە بابەتێکی دیکە تۆ چەند دژە موشک هەیە چکە تۆ ئەی بینیت لە ئاسمانە ینی خەڵکی کوردستانی بینن کە بۆ موشکێک چەند دژە موشکێکە هاوێژن زۆرجار ناشی پێکی هێشتا بۆیە دوێنێ وڵستری جەنەل ئەڵێت ئیسرائیل لە کەمبوونەوەیە و بە پێنتاگۆنی وتووە فاینانشڵ تایمز نووسیوێتی کە ئەمانە هەمووی دەستگای ڕۆژنامەوانی و یاخن ڕۆژنامەی زۆر گرنگن لە جیهانە نەکتەنها لە ئەوروپا و ئەمریکا کە ئەمریکا لەم ماوەیە کەرەستەی چەندین ساڵی سەرف کردو باش بەس ئێستا دیارە شەڕەکە ئەمریکا دەتوانێت بەرسی خۆیەتی شەڕەکە درێژخان بێت چکە ئەزمموی ئەوەی عێراقی هەیە 10 ساڵ ئەوەی ئەفغانستان 20 ساڵ ئەوەی کۆریایە ئەوەی ڤێتنامە
ئەوە جەنگی جیانی یەکەم و دووەمە. من پێشتر کە قسم کرد لەسەر بابەتە هەندێک ڕخنە هەبوو یەکێک لەو ڕخنانە کە ئەموت ئێران نایەوە شەڕەکە بۆستێ دوێنێ دەیڤید پەترێوس ئەڵێت مەرج نییە ئێمە بڵێن شەڕ بۆستە ئێرانیش بیوەستێنێ چونکە یەکێک لە سیناریۆکان ئێستا ئەوەیە ئاگربەست نەبێ وەستانی شەڕەکە بێ بە چ مانایەک بەو مانایەی وەکو ئەوەی ساڵی پار نابێت 12 ڕۆژە کە شەڕ وەستا و دوایی گفتوگۆی دانوستان لەگەڵ ئەمریکا دەستی پێکردەوە لە حاڵەتی نەشەڕ نەئاشتیا بێت ینی بەس چاوەڕوان کراوە بەم زوانە کۆتایی پێبێ ترامپ لە پڕێک ئەمڕۆ وەزیری وزەی ئەمریکا قسەی کرد لەژێر فشارێکی زۆرایە تەبعاً زۆرێک لە وەزیرەکانی ترامپ کە دایناون خەڵکی زۆر بێتوانن ئەم جارە کەسانێکی داناوە کە وەفادارن بۆ ئەو ئینتیمایان بۆ ئەوە بێژەرەکە لێ پرسێ ئەڵێ پێشببینی چیەکەی ئەڵێ وڵی شەڕ خۆی هەر ناتوانانی هیچ پێشببینی بکەیت لە شەڕە ڕەنگە چەند هەفتەیەکی تر بخایەنێ بۆ یە کەس وەڵامەکەی لانیە چونکە ترامپە مۆزوعەکە ترامپ ئەوێ دەرچەیەک دۆزێتەوە بڵێ من سەرکەوتوم بۆیە هەندێک شت هەیە پێڵەن کاک حەکیم ئەبێ وربیتە پێڵەن سیگناڵینگ لە سیاسەتە ئاماژەدان کە لە خان چیاوتی چی دوو ئاماژەی تیا بوو یەکەم وتی من دەنەوتەکەم نەیاوە دووەم وتی ئەمەی دیارریەکە بۆ چین ئەم دێڕا ئەمە پەیامە ئەمە ئاماژەیە بۆ وڵاتی چین بۆ نمونە ئەجا ئەوەی کە ئەڵێت دوورگەکە دا نەخەن ئەوە هەنگاوێکە بە ئاراستەی ڕاست ئێرانەکان وە زۆر زۆر باشە بێ ئەمە ئاماژەیەکە بۆ ئێرانەکان کەوەرن خاویکەینەوە نمونەیەکی کە پوتن لەگەڵ ترامپ قسەکە یەکسەر بە دوای ئەوەیە لەگەڵ پزیشکیان قسەکە لەگەڵ محەممەد بن سلمان قسەکە لەگەڵ محەممەد بن زاید قسەکە لەگەڵ ئەمیری قەتەر قسەکە ئەمە لە پشتەوە کەمە لە زۆرێک لەو کۆبوون دیبلۆماسیانەیە بووین ئەمە لە پشتەوە ترامپە ئەڵێ کاکە جۆرێک با لە ڕێکەوتن بکەین دێت پرسی ئەم وڵاتانەکە کە سەرۆک وەزیرانی هیندستان پێشتر باسم کرد کە قسەکە لەگەڵ پزیشکیانە بۆیە کە ڕێگەی بن ئەمڕۆ عێراقچی ئەڵێ زۆرێک لە وڵاتانی ئەوروپیش هەرچەنە زەختی لەکە ناڵێ ئەڵمانیا ئیتالیا شوێ داوامان لێکن ڕێگە برین کە شتەکانیان بڕوە ئەڵێ بەشێکی ئێمە ڕێگە ئەدەین بەڵام خۆیان لە ترساک کۆمپانیەکان لە بەرەو مەترسیان و ئەو ڕێسکانی کە هەیە ناوێرن یعنی زۆر جار لە بینی دێڕەکانی ترامپ ئەوە ئەخوێنیتەوە بۆ دەرەچەیەکە گەڕێ ئێران بڵند بەسە بەس پێ چێ بەم زوانە کۆتایی پێویە خۆی سەباز دەوە دەکەن ڕەنگە چینی شێرش باتە سەر تایوان ئەو ڕوودەدا یاخود رووسیا لە ئوکرانیا پێشڕەوی زۆرتر بکار ئەم شەڕە کاک حەکیم نەتیجەی تێنەگەشتنە لە مێژووی ئێران و چینیش بە هەمان شیوە چین و ئێران 4-5 ساڵ تاریخیان هەیە زۆر یەکێک لەو شتانی لای خۆمان زۆر جا باسەکەی ئەڵێ ئێرانەکان زۆر پشوو درێژن زۆر پشوو درێژن بۆ چکە تاریخێکی دوور درێژیان هەیە چینیش وایە چین ئێستا براوەیە لە ڕووی ئابووریەوە ینی تەسەور کە تەنها ئەوەی هورمز ئێستا ئەم قەیرانی دروست کردووە تەسەور کە سبەینە شەڕ لەگەڵ چین دەست پێ بکە هەموو پیشەسازی دنیا و سەرچاوی دنیا ئێستا لە ئاسیایە لە چینە یعنی هەموو دنیا پشتی بەوان بەستووە لەبەرەوە ئەوە شەڕێک نییە هەرچەنە ئێستا ترامپ بەحساب وا قەنەعەتیان پێناوتوانە تۆ ڤەنزوێلا لا بردووە ئێرانی شینکەی چین گۆشەگیرەکەی بەڵام چین شەڕی ئابووریەکە شەڕی سەربازی باشە بەستە ئێستا ئەمریکا و ئیسرائیل سەرکەوتوو بوون تا ئێستا بە هیچ شێوەیەک سەرکەوتوو نەبوون زانی ئەگەر سەرکەوتن چییە بۆ نمونە بۆ ئەمریکا و ئیسرائیل جا ئەمە گرفتەکەیە بۆ ئێران مانەوە سەرکەوتنە بۆ ئەوان ناڵێم یەکەم جار وتویانە گۆڕینی ڕژێمەکە دوایی وتویانە گۆڕینی ڕابەر و ئەو سەرکردانەی کە هەیە دوای ئەڵێن تەسلیم بوون بەڵام ئەجەندای ئیسرائیل زۆر جیاواز ئەجەندای ئیسرائیل وێرانکردنی ئێرانە ئەجەندای ئیسرائیل دروستکردنی فەوزایە ئەجەندای ئیسرائیل شەڕی ناوخۆیە وەکو سووریا و لیبیا و یەمەن و ئەم وڵاتانەی دیکە استراتیژەکەیان ئەمەیە سەبۆ نمونە لەم چەند ڕۆژەیە لە 15 بۆ 20 شوێنیان ناوە کە هەمووی مۆزەخانە شوێنی کللتوریە لە ئێران ئیسفان خۆ دەزانی شارێکی زۆر تاریخیە باش بە زێران ئەو خۆناغی تێپڕاند کە بەڕێز دەڵێمانەوەی ڕژێمەکە بۆ ئێران سەرکەوتوو بوو یعنی لە ڕوخان ئەو خۆناغە تێپەڕی بۆ ئێران من لە بەرنامە یەکەمیشا لەگەڵ تۆ وتم بەڵێ سەرای جەنگەکە بوو بەڵێ دوێنێ و پێرێ هەموو دەستگا ڕاگەرنەکان ئەڵێن دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا و ئیسرائیل خۆیان ئێستا ئەڵێن حکوومەتی ئێران ساقامگیرە خۆی گرتووەتەوە بەردەوامیشە بێ خۆیان دانی پیانێن بۆیە ئەڵێم ئەیانەوێ دەرەچەیەک بدۆزنەوە بەڵام بناتەنیا هەوو بێ شەڕەکە بەردەوام بێت ئەبێت چکە لە ئێستاە بەم نەوە بوەستێت ناتوانێت هیچ دەستکەوتێکی دیاریکراوی هەبێ بۆ خەڵکی ئیسرائیل کە ئەم شەڕەی بۆ کرد
چکە ئەوەی جاری پێشوو کردیان وتیان ئێمە زۆربەی سەکۆ موشکەکان و سیستەمی دژە موشکی ئێرانمان لەناو بردووە بەڵام ئێران خامنەی خۆی ئەمە بە ڤیددیۆ هەیە یەکەم قوڵنگی وەشان یەکەم شوێنیاندانا بۆ دروستکردنی موشک لەبەرەوە لەم چەند ساڵایە کە ڕابەر بووە جگە لەوەی سیستەمێکی تەواو جیاوازی بەرگریان داناوە خۆیان بۆ جۆرێک لە شەڕ ئامادە کردووە کە نتوانن ئەوروپا ئەمریکا ڕۆبەڕووی ببنەوە هیچ شتێکی لە دەرەوە نایەنن کاک حەکیم یعنی بچووکترین پارچەی ئەم موشکانە هەمووی خۆی دروستێکە درۆنەکانی خۆ دەزانی یای بە رووسیا شکۆپی کردەوە ئەمریکا خۆیان دانیان پیانە درۆنەکەی ئێران شاهینیان بردو دروستیان کردو تۆ ئێستا بەکاری هێننەوە لەبەرەوە ئێران ئەتوانێت دەیان هەفتە ئەم شەڕە بەردەوام بکە و موشکیش دروستکاتەوە چکە شەڕەکە شەڕێکی سایکۆلۆجی و ئابووریە هەتا ئەمە بەردەوام بێ دۆخی ناسەقامگیری و دەرونی و سیاسی لە ئەوروپا لە ئەمریکا لە ئیسرائیل ئەگەر ڕۆژی دوو موشکیش بەهاوێژێت هەر دڵە ڕاوکە و ناسەقامگیری دروستەکان کەسیش نەپێشێت باشە کاتمان کەماوە سەبارەت بە کورد پێشتر لە بەرنامەی پێشتر بەڕێز کورد مۆست ڕۆژهەڵات بوو ئەگەر بچێتە ناو ئەو پرسەوە لە ئەنفال خراپتر باجەکەی دەدا بەڵام بۆچی سەرتاوا بڕیار بوو ینی کورد بەکاربێنن بەس بۆ دوای پەشیمان بوونەوە زانین تۆ ئەگەر کەسێکی شارەزە هەبێت لە بوارێکی دیاریکراوە پێشەوەی شتێ بکە کە ڕستەکانی ئامادەکە ئەگەر ناشارەزاوی هەر لە خۆ دەست پێکە ترەمپ وا دەستی پێکردو کە ئامانجەکەی نەپێکە یەکسەر بیریان لە بەدی لێ کردەوە نردنی سەربازی ئەمریکی قورسە وەکو نردن بە هیچ سەدقاتی ئەفغانستان قورسە بێ بۆیان باشە چکە جیۆپۆلۆتیکی ئێران شاخ و داخی ئێران ڕوبەری ئێران ئەوە نییە بە 2 ملیۆن سەربازیش ناتوانن کۆنتترۆلیکە بە تایبەت خەڵکی ئێران زۆر تووڕن نازانم لای ئێمە چەند متابعەوە ئەکرێت ئاسن ئەلەن هەر کەسێک بچێ گفتوگۆ بکات لەگەڵ ئەمریکەکانە خاینە خەڵکی خۆتی بینی لەسەر جادە ڕۆژانە موشکەکە ئاوێژن بە دەوروبەریانە ئەوان هەر بەردەوامن ئێنی کەم میلەت هەیە ئاوا بێت لەبەرەوە پەشیمان بوون لە ئەوەی کورد ویستیان بیکەن بە ئامرازێک بیکەن بۆیە من وتم بە مەبەست هاتوم قسە ئاکەم پار قسەم نەکردووە چکە ئەمزانی زۆر مەترسیدارە و ئەوەی کە ئەو کاتە ئێمە گفتوگۆمان کرد لێرە سام فادیس هەیە ئەفسەری ئۆپەراسیۆنی CIA بوو لە کوردستان 2023 لێرە بوو لەگەڵ کۆمەڵی گروپا کە سەدام ڕوخێنرا ئەڵێ کورد بچێتە ناو ئەمەوە تۆ باسی ڕۆژەڵاتی کرد ئەڵێ ئەمەی هەرێمی کوردستانیش لە دەسەدەن کە 30 ساڵە هەوڵەدەن هەیە یعنی مەترسیەکە تەنها لەسەر ڕۆژەڵات و هاوڵاتی مەدەنی ئەوێ نەبوو مەترسیەکە زۆر زیاتر لەسەر ئێرەش بوو سەرکردایەتی کورد بەمە بیخوێنەرەوە کات حکیم یەکسەر وتیانەوە ئێمە غازەکە ئینە وتیان کۆمپانیاکەیە ئەوەی کۆرمۆر بۆ داخرا هەڕەشەکە جدی بوو بۆ یەکسەر سەرۆکی هەرێم کۆ بۆ لەگەڵ هەموو دامەزراوە ئەمنیەکانە هەڕەشەکە جدی بوو جا خۆ دەزانی لە ناو کووردا ئەم شتانە زۆر بە گرنگ وەرناژیرێ ئەمانە هەمووی وەکوتم ئاماژن تۆ ئەی کە لە ڕاگەیان نایبینی سەدایەکی شتەکانە ئەوەی پشتەوە ئەبێ بیخوێنیتەوە کە ئەم مەترسیە ویسترا کورد بکرێ بە کارتێک سوتەمەنی ئەماگرە هیچ زەرێک شیاد ناکرد خۆ ئەگەر 50,000 100,000 200,000 کوردیش بکوژێ و زیان ناکە وەکو لە شەڕی داعش و شتەکانی ترا بینیمان و دوای هەر دقەیە بیانێ بەجێ بێڵن وەکوتم ئێستا ترامپ خۆی نازانێت چیەکە هەر ڕۆژە شتێکەڵێ بەس بۆ سەرتاوتی کاتشمان کەماوە کورد با بچێ ئەوە لەسەر داوای ئیسرائیل وتی دوایی وتی بانەچن بانە کوژین با دۆخەکە ئاڵۆز نەبێ ئەوە فکری ئیسرائیل بوو سەرتاکە کوردەوە بێ بەڵگەی ئەوەش ئەوە بوو کۆندۆلیسا ڕایس کە جێگری ڕایشکاری ئەمنی قەومی بوش بوو لە 2023 و دوایی وەزیری دەرەوە بوو ویستیان دوو مۆدل هەبوو تاقیکردنەوەیانەوەی ئەفغانستان کە بە هاوبەشی هاوپەیمانێنی باکوور ئەمریکا هێزی تایبەتی خۆی نرد بۆ پەشیمان بوونەوە تورکیا چوە سەرخەت هاکان فیدان یەکسەر قسەی کرد لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ ئەو بوو ترەمپ وتی من وتومە نەڕوان و ئەوەی سووریاش تورکیا لە 2014 کە یارمەتی کورد دەدرا لە شەڕی کۆبانیەوە دژی بوو لە سەدا 50 بۆ ئەردۆگان کرا ترەمپ ئەردۆگانی زۆر خۆشوێ زۆر معجیبێتی لە کۆشکی سپی زۆر وەسفی کرد وەکە ئەحمەد شەرعی چوو بۆ کۆشکی سپی هاکان فیدانیش لە هەمان کات لێەوە بە یەکەوە لەوێ بەرنامەی ئەویان دانا ئەو هێرشی ڕۆژاوایان کرد لەبەرەوە کورد دەبێت تێ بکە لەم 100 ساڵی ڕابردووە دەیان دەرسیوای تیا بووە زۆر ئەگەر ورد نەبێ ئەمریکا لە نێوانی تورکیا لە نێوان حکوومەتی تاران
لە نێوان حکوومەتی دیمەشق تەنانەت داهاتووی دوورە هی بەغاش ئەم وڵاتانی ناوچەکە و وڵاتانی عەرەبیە حتممە نەوان هەڵە بژێرێ مەساڵەحەکەی بەرژەوەندەکەی چکە سیاسەتی نێودوڵەتی بەرژەوەندی دۆستایەتی هەمیشەی نییە. زۆر سپاس دەکەین مامۆستا شێر مەرالی مادماک سپاس سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان